نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دال عەبدوڵڵای کوڕی مەسعود. یەکێکی دیکە لەو هاوڵانەی فەرمودەی زۆریان ڕیوایەت کردووە عەبدوڵڵای کوڕی مەسعودە. ئیبن مەسعود لە ئەلسابقون الئەوەلونە کاتێک لاو بوو مەڕووماڵاتی سەرگەورەکانی قوڕەیشی وەک ئەبوو جەهل و عوتبەی کوڕی ئەبی موعەیتی دەلەوەڕاند. کاتێکیش ئاشنا بوو بە سەرگەورەی هەمیشەیی مرۆڤایەتی، چیتر هەرگیز لێی جودا نەبوویەوە. هێندە لە پێغەمبەری خوداوە صەڵی الله عەلەیه وسەلەم نزیک بوو، هێندە لەگەڵ ئەودا تێکەڵ بوو کە هەر کات بیویستایە دەچوە نێو خانەی بەختەوەری و هەر بەم هۆیشەوە وا دەزانرا کەسێکە لە ئەهلی بەیت. لەبەرەوەشکە لە سەفەردا مەتارە و پێخەف و نعل و شتی پێغەمبەری خودای هەڵدەگرت بە صاحب النعلەینی والمێتهەڕەتی والویساد ناوبانجی دەرکردبوو. ئیبن مەسعود خاوەنی کەرامەتی ئاشکرا و دیار بوو. یەکێک لەمانە کە لە فەرمودەیەکی لاوازدا باز دەکرێت ونبوونی لە ناکاویەتی لە کاتی ئەشکەنجەدرانیدا لە مەککە پێغەمبەری خوا بە ئیبن ئومی عەبد بانگی دەکرد. هەروەها دەیفەرموو چێ دەیەوێت قورئانی پیرۆز وەک تازەیی کاتی هاتنە خوارەوەی بخوێنێت، ئەوە با لەسەر خوێندنەوەی شێوازی ئیبن ئومی عەبد بیخوێنێتەوە. جارێکی دیکەش پێغەمبەری خوا پێی دەفەرمێت قورئانم بەسەردا بخوێنەرەوە. ئەویش لە وەڵامدا دەڵێت ئەی پێغەمبەری خوا، لە کاتێکدا قورئان بۆ تۆ دابەزیوە ئایا من ئەوت بەسەردا بخوێنمەوە؟ پێغەمبەری خوش لە وەڵامدا دەفەرمێت گوێلێگرتنی لە کەسێکی دیکەوە زۆر زیاتر خۆشحاڵم دەکات. ئیدی ئیبن مەسعودیش لە سەرەتای سوورەتی ئەلنیساءەوە دەست بە خوێندنەوە دەکات هەتا دەگاتە ئایەتی فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا. اینجا دەبێت حاڵی ئەو خەڵکە چۆن بێت کاتێک لە هەر میلەتێک شایەتێکمان هێنا و تۆشمان هێنا ئەی محەممەد صەڵی الله عەلەیه وسەلەم بە شایەت بەسەر ئەو خەڵکەوە کە پەیامی خوات پێڕاگەیاندون. لێرەدا چاوەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت پڕ و وەک بڵی دڵی تا ئاستی وەستان دێت و بە دەستی ئاماژەی بۆ دەکات بە سەئیدی بوەستە. ئیبن مەسعود لە ڕوانگەی جەستەوە کەسێکی لاواز بوو. جارێکیان کە بۆ کارێکی پێغەمبەری خوا بە سەردارێکدا سەردەکەوت، ئەوانەی لەوێدا بوون تەماشایان دەکرد و پێی پێدەکەنین. لەسەر ئەمەش پێغەمبەری خوا فەرمووی ئەم قاچە باریکانەی ئیبن مەسعود سبەینێ بە پێوەری حەشر و لەسەر تەرازوو لە چیای ئوحود قورستر دەبن. ئەو دەربڕینانەی کە حەزرەتی عومەر سەبارەت بە ئەو بەکاری هێناون لە کاتێکدا وەک مامۆستا و جۆرێک لە دەفتەردار بەرەو کوفەی ناردوو تەگەلێک نەبوون کە لەبیر بچنەوە. لە نامەکەیدا بۆ کوفەیەکان نووسی بووی ئەگەر ئێوەم بەسەر نەفسی خۆمدا هەڵ نەبژاردایە ئەوە هەرگیز ئیبن مەسعودم بۆ نەدەناردن. ئیبن مەسعود ڕەزای خوای دەبێ لە سەردەمی حەزرەتی عومەردا لە مەککە مایەوە و مرۆڤی پێگەیاند کە لە زاناکانی شوێن کەوتوانی لەوێنەی ئەسوەدی کوڕی یەزیدی نەخەعی و ئیبراهیمی کوڕی یەزیدی نەخەعی کە ئیمامی ئەبوو حەنیفە دەربارەی وتوویەتی هیچ شتێکی لە هاوڵان کەمتر نییە، لەو ژینگەیەدا پێگەیشتون کە ئیبن مەسعود ئامادەی کردبوو. بە تایبەتیش عەلقەمە کە لە خەلیفە ڕاشیدیەکانی شەوە فەرمودەی جێراوەتەوە تا ڕادەیەکی زۆر زانستی لە ئیبن مەسعودەوە وەرگرتووە. یەکێک لەو کەسانەی گوێیان لە عەلقەمە گرتووە ڕۆژێک لێی پرسیوە کە ئەم فەرمودانەت لە چێ وەرگرتووە. ئەویش لە وەڵامدا وتوویەتی لە عومەر و عوسمان و عەلی و ئیبن مەسعودەوە. لەسەر ئەمەش ئەو کەسەی پرسیاری کردووە ستایشی عەلقەمەی کردووە. ئیبن مەسعود کە بنیادنەری قوتابخانەی کوفەیە لە سەردەمی حەزرەتی عوسمانیشدا بۆ ماوەیەک لە کوفە ماوەتەوە. دوجار بەهۆی سکاڵایەکی بێبنەماوە بۆ مەدینە بانکێش دەکرێتەوە. چی دیشتەمەنی چوو بۆ سەر و نەیدەویست جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ کوفە. لەو ڕۆژانەدا کە لە مەدینە بوو ڕۆژێکیان کەسێک بەڕاکردن هاتە لای وتی ئەم شەو لە خەومدا پێغەمبەری خوان بینی، تۆش لە تەنیشتیدا دانیشت بوویت. پێغەمبەری خوا تۆی بەلای خۆیدا ڕاکێشا و فەرمووی لە پاش من جەفای زۆریان بەرامبەر کردووی، ئیدی وەرەوە بەرەو لام. تۆش وتت بەڵێ ئەی پێغەمبەری خوا، لەمە و بەدووە چیدی لە مەدینە دوور ناکەومەوە.
چەند ڕۆژێک بەسەر ئەمەدا تێپەڕی کە ئەو ئیبن مەسعودەی لە قوتابیە نایاب و یەکەمینەکانی قوتابخانەی حەزرەتی محەممەد و یەک لەو 5-6 کەسە بووە کە لە سەرەتاوە باوەشیان بۆ ئیسلام کردوێتەوە نەخۆش کەوت. حەزرەتی عوسمان کە لە ئوحود و خەندەق و تەواوی وێزگەکاندا پێکەوە ڕوو بە هەردوو قیبلەی موسڵمانان نوێژیان کردووە، هاتە سەردانی و لە نێوانیاندا ئەم گفتوگۆیە ڕوویدا: ئایا هیچ سکاڵایەکت هەیە؟ سکاڵام زۆرە. لە چی سکاڵا دەکەیت؟ لەو گوناهانەم کە بەرەو لای خودای دەبم. هیچ ئارەزویەکت هەیە؟ ئارەزوی ڕەحمەت و مەیلی خودام هەیە. ئایا پزیشکت بۆ بنێرم؟ ئەوەی منی نەخۆش خستووە خودی پزیشکە. بەو پێش کە پزیشک منی نەخۆش خستووە، ئەوە هیچ شتێک نییە کە ئەو پزیشکەی تۆ دەینێریت ئەنجامی بدات. و ئیبن مەسعود کۆچی دوایی کرد: جائیدی ئێوە خۆتان بڕیار لەسەر ئەوە بدەن کە داخۆ حاشا تا نەوتە شەردان لەم هاوڵە کە 23 ساڵ لەگەڵ پێغەمبەری خوادا ماوەتەوە، بەڵام 800 فەرمودەی ڕیوایەت کردووە، بە چوو هەتایەک دێت. جگە لەو 4 هاوڵە مەزنەی کە هەوڵماندا کۆمەڵێک زانیاری کورد دەربارەیان بخەینە ڕوو، هاوڵە بەڕێزەکانی وەک حەزرەتی عایشەی سەدیقە و ئەبوو سعیدی خودری و جابیری کوڕی عەبدوڵڵا و ئەنەسی کوڕی مالیک لەو هاوڵانن کە فەرمودەی زۆریان جێڕاوەتەوە. لێرە بەدواوە بێچوونە نێو وردەکاری بە چەندێڕێک دەربارەی ئەم چەند هاوڵەش دەدوێین و پاشان دەڕۆینە سەرباسی تابعین و شوێن کەوتووە پایە بەرزەکان.